بینەرانی عزیزی کورسان نیوز سڵاوتان لەبێ من زریان ڕەحمان مەمڕۆ هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێکەم. نرخی زێڕۆزی و لە بازارەکانی هەرێمی کوردستان بەرزبوونەوەیان تۆمار کردووە. مسقالێک زێڕی ئەیارە 21 بۆ 1,111,000 دینار بەرز بووەتەوە. ئەو حاجیانەی ساڵی ڕابردوو بە ڕێگەی وشکانی گەڕانەوە هەرێمی کوردستان بە بڕی 80,000 دینار قەرەبوو دەکرێنەوە. بەڕێوەبەری ڕاگەیاندنی فڕۆکەخانەی سلێمانیش ئەو قەرەبووە بە غەدر لە حاجیان ئەزانێت. پسپۆڕێکی ئابووری دەڵێت لە ئەگەری داخرانی گەڕی هورمز داهاتی مانگانەی عێراق بۆ کەمتر لە 1 ملیارد دۆلار دادەبەزێت. ئەوەش تەنها سەدا 14 موچە پڕ دەکاتەوە. وەزیری بازرگانی تورکیا لەگەڵ جێگری سەرۆکوەزیرانی رووسیا کۆبووە. عومەر پۆڵات دەڵێت بەنیازن قەبارەی بازرگانی لەگەڵ رووسیا بۆ 100 ملیارد دۆلار بەرز بکەنەوە. دووبارە سڵاوتان لێبێ. ساڵانە لەگەڵ دەستپێکردنی مانگی پیرۆزی ڕەمەزان لە سەنتەری شاری هەولێر فێستیڤاڵی ڕەمەزان بەڕێوەچێت. هاوڵاتیان کاری دەستی و خواردن و بەرهەمەکانیان لە شوێنی فێستیڤاڵەکە پێشکەشەکەن و ئەیخەنە بەرچاوی بینەران بۆ ئەوەی کە بتوانن لەو ڕێگەیەوە داهاتێکیان هەبێ وەکو داهاتێکی کاتی سەیری ئەکرێت. من زیاتر لەسەر و بابەتە ناڵم بۆ خۆم ئەچمە لای قارەمان جەوهەر لە هەولێر لە بەرەوەی کە زانیاری ورتر لای ئەوە. قارەمان سڵاوت لەبێ باسی فێستیڤاڵەکەمان بۆ بکە. بەڵێ زریان ئەو کاتت باش دیارە لە هەولێر ئەمە بۆ سێمی ساڵە لە سەریەک فستیڤاڵی مانگی ڕەمەزان دەکرێتەوە. ئەم فستیڤاڵە ژمارەیەکی زۆری کۆشکە کە بە شێوەی کرێ بە خاوەنکارەکان دەدرێت لەلایەن شارەوانی هەولێرەوە. لەو کەپر و کۆشکانەی کە دانراون ینی جیاوازە هەمە زۆرە، بەشێکیان خواردنە، بەشێکیان ئەو کۆمپانیانەیە کە لە کوردستان لە هەولێر لقیان هێدێن لێرە بەرهەمەکانیان نمایش دەکەم بۆ ئەوەی کەوا سرنجی کڕگاران ڕابچێشن. لەگەڵەوەش بەشێکیان لەوانە کاری دەستیە، بەشێکیان کاری دەستیە کە ئەوانەی کە دروستی دەکەن و دایدەنێن بۆ ئەوەی کەوا بتوانن فرۆش بێتن یاخود بەشێک لە بەرهەمەکانیان بفرۆشن بێتە داهات بۆیان. لەگەڵ ئەوەش کە نرخەکان لێرە زریان بە بەراورد بە شوێنەکانی تر کەمێک جیاوازە، نرخەکان لێرە کەمێک هەرزانترە بە بەراورد بە شوێنێتی بەوەی ئەوەی کە شوێنەکان دەکەوێتە سەر ڕێگا و لەگەڵ ئەوەش کە بەشێک لە کرێیەکان کەمترەوە بەراورد بە دوکان و شوێنی کار بۆیە لێرە کەمتر یاخود ئەوەی کە تێچوەکەی کەمترە بۆ لێرە نرخەکان کەمترە بۆ ئەوەی کەوا زیاتری زۆرتری خەڵک بێن. بەڵێ قارەمان بە لە بەرچاوگرتنەوەی کە ئێستا مانگی ڕەمەزانە بێگومان بە ڕۆژە هاوڵاتیان ڕەنگە سەردانی ئەو شوێنانە نەکەن. کاتی فێستیڤاڵەکە کەی بۆکەیە کەی دەست پێیەکە هەتاوەکو چ کاتێک درێژە کێشێت؟ ئەنێ زریان بەشێکیان یعنی لە کاتەکانی ڕۆژ دەیکەنەوە، بە تایبەت ئەوانەی کە خواردنن زیاتر لە شەوان، یعنی لە دوای بەربانگ تاوەکو درەنگانی شەو نزیکەی پاشێویش ئەو شوێنانە دەکرێتەوە. دیارە بەشێکیان ئەوانن کە وەکو خواردنی کوردی و خاتونەوە کاتت باش وەکو شێفێک بەشداریتان کردووە بژیت دەست خۆش بیت دەڵێ حەز ناکەم قسە بکەم. ینی ئەمانە بەشێک لەو خانوانەی زریان کە وەکو شێف و خواردن و خواردنەوەکان دروست دەکەن. لەگەڵەوەش کە خواردن و خواردنەوەکانیان لێرە نمایش دەکەن بۆ ئەوەی کەوا گەرگومەکانیان بفرۆشن. لەگەڵەوەش ئەوەی دەبینن دیارە ئەمانی بە هەمان شێوە بەشداریان کردووە. لەگەڵ خۆی قسە دەکەین. بەڵێ مامە هاتووی بیکڕی بخۆی ئەگە باس بکەی ئەمە چییە دروست دەکرێت؟ قامیش شەکرە براکەم دەرەجەیەکە سروشتە بۆ عیلاجی نەخۆشیەکان و لەو دیوە قەتعەکەمان نووسە ئەگە سەرەتا بچی بیبینی. ئەمە لە شوێنێەوە قامیشە لێرە دروست دەکرێت لە هەولێرە، بەس بەخۆی بە قەڵەم هاتێ لە بێتە قەڵەم قاونیانە چاک دروستەوە لێرە دەڕوێ لە کوردستان لە دەشتی هەولێرە. شەربەت بەکاردێنرێت دەخورێت یاخۆ بەلە بەڵ ئەو شەربەت تەبیعیە تامەی جیاوازیە دەرەجەیەکە وەڵا ئاوتە لەو شێوازەیە. ئەمە ئەوە خۆی دەڵێ وەکو قامیشی شەکر کە خەڵک دێن دەیخوا وەکو شەربەت. لەگەڵەوەش زریان
لە ئێستاوە بە بەردەوامی کراوە دەبێت تاوەکو درەنگانی شەو ژمارێکی زۆر لە کۆشک و شوێنی کارەکە بۆ کاسبکاران دانراوە لەگەڵەوەی کە خواردن و خواردنەوەکان لێرە دانراون لەگەڵەوەش کاری دەستێشی و بەشێک لەو بەربووم کاڵانێک کە لە کوردستان بەرهەم دەهێنرێت لێرە دەفرۆشرێ بۆ پێیکا بەشێک لە گەشتیاران بەشێک لەو کەسانەی کە سەردانی هەولێر دەکەن بۆ پێیکا و شوێنەی کە قسەی لێ دەکەم دەکەوێتە بەردەم خەڵای هەولێر و چایخانەی مەسکوکە شوێنێکی قەرەباڵغی شاری هەولێرە بۆیە ئەو شوێنە هەڵبژاردراوە بۆ ئەوەی کەوا زۆرترین کەس یاخود زۆرترین هاوڵاتی بتوانن سەردان بکەن و سووددا شوێنی کار یاخود ئەوانەی کە لێرە دەیفرۆشن وەربگرن لەگەڵەوەش ئەوانەی کە بەشداریان کردووە بتوانن هاتەچیان هەبێ بە بەراورد بەو کاتانەی کە لە مانگی ڕەمەزان شوێنەکانیان دادەخەن لێرە وەربوومەکانیان بخەنەکە. سپاس پەیامێرمان قارەمان جەوهەر لە هەولێرەوە لە شوێنی فێستیڤاڵی ڕەمەزانە لەگەڵمان بوومان دوو نەبی قارەمان. هاوڵاتیان لە پارێزگای کەرکووک نیگەرانن لە بەرزبوونەوەی نرخی کاڵا و پێداویستیەکان و ئەڵێن بەشێک لە بازرگانان لە بۆنەکانە قۆڕخکاریەکەن و نرخ گرانەکەن. فرۆشیارانیش بڕیارە نوێیەکە حکوومەتی عێراق بە تاوانباری سەرەکی گرانیەکە ئەزانن ئەڵێن ئەو باجێ حکوومەتی عێراق خستوێتیە سەر کاڵەکان وای کردووە نرخی کاڵا و شمەک بەرز ببێتەوە. لەلایەکی ترەوە ڕێگە نادەن بە هاوردەکردنی مادە خۆراکیەکان کە هۆکارێکی تری بەرزبوونەوەی نرخەکانە. جم و جۆڵی بازاڕەکانی کەرکووکە لە ڕۆژانی مانگی ڕەمەزان ئەوەی لە بازاڕەکاندا خراوەتە ڕوو ئەو مادە خۆراکیانن کە ڕۆژانە هاوڵاتیان خواستی کڕینیان زۆر دەبێت لەسەری. هاوڵاتیان نیگەرانن لە بەرزبوونەوەی نرخی بازار. پێیان وایە بەشێک لە بازرگانان لە مانگی ڕەمەزانی پیرۆز و جەژن و بۆنەکانی تریشدا هەڵدەستن بە قۆڕخکردنی بازار و گرانکردنی نرخی کاڵا و شمەک مادە خۆراکیەکانیش لەگەڵیدا. ئەوەی خۆمانە بێ بەڵسەمڕێ ئەوەی این ناوخۆبیە وەکو خۆی وایە یعنی هیچ گۆنەکاری تێ نەکراوە بەس ئەوەی لە دەرەوە دێت لە دەرەوە ئەوانە هەمووی یعنی گران بووە معقول نییە یعنی تۆ لەو سێتەرێ دێنەی پارە نازانم گومرێکە سەنن چێ سەنن یعنی محافظەی بە محافظەی تر یعنی گومرێک بسەنێت ئەو خۆی گومرێک کراوە لە حدود گومرێک کراوە. الطحين والثمان والدهن والمعجون نرخی کەرەستەکانی وەکو ئارد و برنج و ڕۆن لە بازار زیادیان کردووە. ئەو زیادبوونە کاریگەری خۆی هەبووە بە تایبەت بۆ کەسانەی کە کار و کەسپیان کەمە. وەرگرتنی جیاوازی باجی گومرکی لە سنووری کەرکووک ڕێگەنەدان بە هاوردەکردنی مادە خۆراکیەکانی تری وڵاتان لە بازگەکان بە هۆکارێکی تری بەرزبوونەوەی نرخ دادەنرێت لە بازاڕەکانی کەرکووکدا. خۆتان پێش چاوتان سۆڵ نییە ئێوارە مەگەم نەخسی پێچێن بە ڕەمەزان سەر چۆن نەزانین ئینە باشە بێ 15 بەولاوە 15 بەولاوە شازانی بۆ کشە ئەوەشی مەتەعەم زۆری نەما پڕنەکان زۆریش ناکەن و تاسی لە بازار کردوانە مناسبات دێت گرانە بێت ڕەمەزان بێت ڕەمەزان نەبێت مناسبەیە بێت وەها نەختێت چکەمە بێ گرانە بێت ئەم گومرگەشیاندانە ئەم عیلامەیان کرد بۆ ئەم زەریبەدانە سەر گومرگە نەنەختێ زۆر تەسیری کرد تأثير زۆر بالفعل شتی بەسێتەوە تا ئەشیا لە سێترە نایە ئەشیای دەرناچێت. لەگەڵ زۆربوونی خواست خستنە ڕوش لە بازاڕەکان زیاتر دەبێ. بەوتەی فرۆشیاران ئەو کاڵا و شمەکانەی خواستی زۆری لەسرە و پێداویستی ڕۆژانەی ژیانی هاوڵاتیانە نرخەکەی زیاتر گۆڕانکاری بەسەر داهاتووە بەراورد بە پێداویستیە لاوەکیەکانی تر. لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان هاوڵاتیان هەست بە گرانی بەشێک لە مادە خۆراکیەکان دەکەن بەڵام هۆکارەکەی بۆ بوونی گومرکی نێوان کەرکووک بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان دەگەڕێنەوە کە بەهۆی جیاوازی باجی گومرکیەوە بەشێک لە مادە خۆراکیەکان نرخەکانیان بەرز بوونەتەوە. ئاسۆ ئەحمەد کورسات نیوز کەرکووک. وەک نەریتێک لە ئابووری کورسات نیوز بە ئەمڕۆکەش باسی جوڵەی بازاڕەکان و جوڵە لە بەهای دراوەکان و هەروەها زێڕ و زی و نەوت بەشێک بە لە هەواڵەکانمان شیکاریەکی بۆکەین و باسی بارودۆخەکەیان و هۆکاری ئەوەی کاو گۆڕانکاریانە بە چه هۆکارێک بەسەر ئەم دراوانە بەسەر ئەم کانزایانە هاتوون لێرە باسێکی لێواکەین. لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بێگومان دینار زۆری نەماوە لە بچێتە خانی 153,000 دینارەوە بە 152,000
900 دینار مامەڵی پێوەکرا مەترسی هەیە لەسەر دینار بەرامبەر بە دۆلار لەبەرەوەی کە جگەلەوەی کە وتیان ساڵی ڕابردوو کورتهێنان هەبووە لە بودجیا بە نزیکە 24 تریلیۆن دینار پێشبینیەکرێت ئەم ساڵ زیاتر بێ و شتێکی تریش کە لە ئێستایا باڵی بەسەر ئابووری عێراق و دارایی عێراقا کێشاوە و مەترسیە لەسەر ئابوووریەکەی و مەترسی شهروها لەسەر بەهای دراوی نیشتیمانیەکەی ئەو بارودۆخەیە کە ئێستا لە ناوچەکەیە هەیە بە ئەگەری ڕوودانی هەر جۆرە بەریەکەوتنێک لە ئێران و دروستبوونی هەر جۆرە ئاستەنگێک لە گەروی هورمز بێگومان عێراقیەکێکە لە وڵاتانە کە زۆرترین کاریگەری بەر ئابوووریەکەی بەرفرۆشتنی نەوتەکەی و بەر بەهای دراوی نیشتیمانیەکەیەوە لەبەرەوەی کە عێراق سەدا 90 پشت بە گەروی هورمزە بەستێ بۆ هەناردەکردنی نەوتەکەی گەر بێت و هەناردەی نەوتەکەی لە ڕێگەی گەروی هورمزۆ ئاستەنگی تێبکەوێ بێگومان ڕۆبەڕۆی کێشەی زیاتر ئەبێتەوە بەڵام بێ چاوەڕێ بکەین بزانێکین چی ڕوئەیە لەبەرەوەی کەوەکو بازاڕە جیهانیەکان هێشتا هەندێک لە ئاستێکا دیناریش لە بارودۆخی چاوەڕوانیە تا بزانێ بابەتەکە بە چلایەکە کە 100 پاوەند لە هەرێمی کوردستان بە 24500 دینار مامەڵی پێوکرا 100 یۆرۆ لە کاتی داخستنی بازاڕا بە 179,000 دینار بوو 100 دلار بە 16,240,000 تمەن بوو ئەوەی کە دەربارەی تمەن و تومە دیسانەوە ئێڵێمەوە ئەوەیە کە هەرچەندە ئەم ڕۆژانە ڕۆژانێکی پڕپڕ لە هەواڵن بۆ ئێران و ئەتوانن کاریگەری لەسەر تمەن دروست بکەن بەڵام ئەبینین کە تمەن کاریانی کاردانەوەیکی ئەو توێ نییە بۆ ئەو هەواڵانە پێشتر ئەگەر یەک لە سەرسێم هەواڵانەی ئێستا هەیە هەبوایە تمەن بێگومان دابەزینی گەورەی تۆمارە کرد بەڵام ئێستا وای لێ هاتووە ئیتر بە هەواڵەکان گۆڕانکاری بەسەرانە دابەزین تۆمار ناکات چاوەڕێی ئەنجامی کۆتاییەوە تمەنی هێشتا چاوەڕێ بزانێ بارودۆخی وڵاتەکەی و بارودۆخی ڕێککەوتنی لەگەڵ ئەمریکا چی بەسەردێت 1 ملیۆن لیرەی سووری بە 120,000 دینار 120,500 دینار و 100 لیرەی تورکیش بە 3,490 دینار بوو لە بازاڕەکانی هەرێمی کوردستان با بچینە لای زێر بزانین دەربارەی زێر چیمان هەیە ئەوەی کە سەبارەت بە زێر هەیە بەرزبوونەوەی تۆمار کرد ئەمڕۆکە بازاڕە جیهانیەکان داخراون بەڵام لە هەرێمی کوردستان زێر نرخی ئۆنسا بەرزبوونەوەی تۆمار کرد چەند هۆکارێکی هەیە زێڕیش دیسانەوە ئەگەر بمێ باسی هۆکارە جیهانیەکان بکەم لە بارودۆخی چاوەڕوانیایە چاوەڕوانی بۆچی لەبەرەوەی کە سەرەتا لە مای ڕۆژی ڕابردووە دوو داتای زۆر گرنگی دژ بە یەک هەبوون کە یەکیان لە بەرژەوەندی زێڕا یەکێکیان دژی زێڕە وەزێر چاوەڕێیە بزانێت کامیان هەژمونی خۆی بەسەر بڕیاری یەدەگی فیدراڵیە ئەسەپێنێت و بزانێکە ڕێژەی سوچی بەسەردێ لە ئەمریکا و ینی تەرازوی تای تەرازوی هەر کامیان قورستر بێ و ڕێژەی سووتەر گۆڕانکارێکی بەسرا بێ ڕاستەوخۆ کاریگەری لەسەر زێر دروستەکە بەڵام ئەوەی کە لە ماوەی دوێنێ بۆ ئەمڕۆ بە تایبەتی کاریگەریەکەی لەسەر بازاڕەکانی هەرێمی کوردستان دوایەوەی کە بڵین دادگای باڵا لە ئەمریکا بڕیاری باجی گومرگی ترامپی ڕەت کردەوە وتی ترامپ زۆر زیاد ڕۆشتووە لا دەسەڵاتەکانی و ئەوەی ئەو کردوێتی لە دەسەڵاتی ئەوانە بووە بەڵکو دەسەڵاتی کۆنگرێس بووە ترامپ هەڕەشەی کرد وتی من دەسەڵاتی ترم هەیە بۆ سەپاندنی باج ئەوانە بەکارهێنم سەدادا بەسەر بەرهەمی هەموو وڵاتانە ئەسەپێنم و باجەکان زیاتری شەکەم لەوەی کە لە پێشووترا هەبووە ئەمانە بۆ هۆکاریەوەی کە نادڵنیایەک دروست بێت و زێر بەرزبوونەوە تۆمار بکە 1 کیلۆگرام زێر بە 164,273 دلار بوو 1 لیرەی زێر بە 1,083 دلار بوو زێڕی ئایارە هەژدا وەکو وتم هەموو جۆرەکانی ئایارەکان لە هەرێمی کوردستان بەرزبوونەوەیان تۆمارکرۆ بە 952,000 دینار و زێڕی ئایارە 21 بە 1,111,000 دینار و زێڕی ئایارە 22 بە 1,164,000 دینار مامەڵی پێوەکرا لە هەرێمی کوردستان با بچینە بابەتی زیو بزانین دەربارەی زیو چیمان هەیە ئەمڕۆکەوەی کە گۆڕانکاری بەسەر هاتووە دوو جۆرە دڵخوازەکەی بازاڕی هەرێمی کوردستانە زیوی مەرمەڕە و پاڵ ئۆنسەی جیهانی لە 84 دلار و 62 سنت داخراوە 1 کیلۆگرام زیو بە 2,721 دلار بوو ئەوەی کە هەندێک گەشەی زیوی خاو کردوەوە چگەلەوەی کە بە هەرحاڵ ئەو دابەزینە گەورەی تۆمار کرد هەندێک لەوە بەرهێنەران چاوترسێن بوون هەندێک لەوانە کە کڕبوویان چاوترسێن بوون لە بازاڕەکە چوونە دەرەوە بەڵام بابەتێکی تر کە زۆر گرنگە دوای ئەو بەرزبوونەوە زۆرە کە نرخی زیو تۆماری کرد لەبەرەوەی کە زیو خواستێکی زۆری هەیە لە وزەی خاوێنە دروست ئەوانە کە سۆلار پانێڵەکان دروستەکەن بڕیاریان داوە ینی هەوڵە دەن کە مس بکەنە جێگرەوەی زیو بۆ سۆلار پانێڵەکانە ببزانین کە ئەمە چەند ئەچێتە بواری جێبەجێکردنەوە چەند ئەکرێ جێبەجێ بکرێت بەڵام بە هەر حاڵ ئەوە ئەتوانێت هەندێک لە گەشەی زیو خاو بکاتەوە بەڵام بەگشتی زیوی مەرمەڕە لە هەرێمی کوردستان بۆ 3,050 دلار و زیوی پاڵمیش بۆ 3,000 دلار بەرزبوونەوەی تۆمار کردووە داتاکانمان با بزانین دەربارەی نەوت
چیمان پێڵە لە بازارەکانی جیهان ئەوەی کە دەربارەی نەوتێ ئەو بارودۆخی ناسەقامگیریەکە لە ناوچەکە هەیە بە تایبەتی مەترسیەکان لەسەر گەڕووی هۆرمز تەنانەت ئەگەر داخستنەکەی درێژخایانیش نەبێ کورتخایان بێ من باسی زۆر ناکەم تەنها ئەگەر یەک مانگیشدا بخرێت کاریگەری زۆر گەورە دروستەکە لە 120 نەوتی جیهان لە ڕێگەی ئەو گەروەوە ئەڕوات و ئەمە تەواوی وڵاتانی ناوچەکە ئەکاتە ژێر کاریگەری خۆیەوە و بارگرانی دروستەکە بۆ وڵاتانە بۆ داهاتەکانیان و تەنانەت بۆ ئابووری جیهان بۆ گەشەی ئابووری جیهانیش بەڵام نەوتی برند بە $71 و 64 سنت لە بازارەکان داخرا و نەوتی تەکساسیش بە $66 و 30 سنت بووە مە کۆتا زانیاریمان بوو دەربارەی بەهای دراوەکان و نرخی کانزا گرانبەهاکان لە بازارەکانی جیهان بەڵام هەر پەیوەست بەم بابەتە باسی ترامپم بۆ کردن کەوتم دادگای باڵا بڕیارەکەی ڕەت کردوتەوە ترامپ زانین کە لە سەرەتای دەست بەکاربوونیەوە بەردەوام باجی گومرگی بەسەر بەرهەمی هاوردەکراو لە وڵاتانی جیهان سەپاندووە ئێستا دادگای باڵای ئەو وڵاتە دژی ئەو باجە گومرگیانە دەنگی داوە دۆناڵد ترامپیش ئەڵێت بڕیارەکەی دادگای باڵاجی شەرمەزاریە وەک کاردانەوەیەکیش بۆ ئەو بڕیارە ئەڵێ دەسەڵاتەکانی بەکارەهێنێت بۆ دیسانەوە سەپاندنی باجەکان بەسەر هەموو بەرهەمێکی هاوردەکراو لە هەموو وڵاتانی جیهانەوە. دۆناڵد ترامپ دەڵێت بڕیارەکەی دادگای باڵا بۆ بەنایاساییکردنی باجە گومروکیەکان شەرمەزاریە و جێی نائومێدیە. دەژڵێت بەنیازە بە بەکارهێنانی دەسەڵاتە تایبەتەکانی لە سەتادا باج بەسەر هەموو بەرهەمێکی هاوردەکراو بۆ ئەمریکا لە هەموو وڵاتانی جیهانەوە بسەپێنێت. دادگای باڵای ئەمریکا ڕۆژی هەینی بە 6 دەنگی بەڵێ لە بەرامبەر 3 دەنگی نەخێر بڕیاریدا کە سەرۆکی ئەمریکا لە کاتی دانانی باجە گومروکیەکان ئەو دەسەڵاتانی تێپەڕاندووە کە بۆ بارودۆخی نائاسایی نیشتمانی دانراوە. ئەو بڕیارە بەشێک لە نادڵنیایی بازاڕی ڕەواندەوە و بەهۆیەوە پێنوێنیەکانی ناستاک S&P 500 داو جۆنس بەرزبوونەوەیان بەخۆیانەوە بینی و پشکی کۆمپانیاکانی تەکنۆلۆژیا لەوانە ئامازۆن و ئەلفابێت و ئەپڵ بەرزبوونەوە. سەرۆکی دادگای باڵا لە بڕیارەکەدا جەختی لەوە کردوتەوە کە بە پێی دەستور دانانی باج بە باجی گومروکیشەوە لە دەسەڵاتی کۆنگرێزدایە نەک سەرۆکی وڵات. کەمێک دوای بڵاوبوونەوەی بڕیارەکەش ترامپ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا بە تووڕەیی سەرکۆنەی بڕیارەکە و ئەو دادوەرانەی کرد کە دەنگی بەڵێیان داوە بە بڕیارەکە و لە هەمان کاتدا سپاسی هێز و زیرەکی ئەو سێ دادوەرەشی کرد کە دژی بڕیارەکەی دادگای باڵا بوون. بڕیاری دادگای باڵا دەربارەی باجە گومرگیەکان زۆر ناومێدکەرە. هەست بە شەرمەزاری دەکەم کە هەندێک لە ئەندامانی دادگا بوێری ئەویان نەبوو کە بڕیارێک بدەن لە بەرژەوەندی وڵاتەکەیان. سەرۆکی ئەمریکا ئەندامانی دادگای باڵای بەوە تۆمەتبار کرد کە کەوتونەتە بەر کاریگەری بەرژەوەندی بیانیەکان و جەختیشی کردەوە کە دەسەڵاتەکانی خۆی بەکاردێنێت بۆ سەپاندنەوەی باجە گومروکیەکان و ڕەنگە ئەم جارەیان ڕێژەکەشیان بەرز بکاتەوە. ترامپ لە سەرەتای دەست بەکاربوونیەوە باجی گومرکی بەسەر بەرهەمی هاوردەکراو لە وڵاتانی جیهانەوە سەپاندووە بەڵام بەگشتی بڕیارەکەی دادگای باڵا لەلایەک هاوسەنگی نێوان دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانان لە ئەمریکا دەردەخات و لەلایەکی دیکە دەیسەلمێنێت کە سیاسەتە بازرگانیەکانی ئەمریکا چەند دەتوانێت کاریگەری لەسەر ئابووری وڵاتانی جیهان دروست بکات. هەموو ئەو حاجیانی کە ساڵی ڕابردوو بە ڕێگەی وشکانی گەڕانەوە هەرێمی کوردستان بە بڕی 80,000 دینار قەرەبوو ئەکرێنەوە. ساڵی ڕابردوو بە ڕێگەی ئاسمانی گەشتی حاجیان بۆ سعودیە ئەنجامدرا بەڵام بەهۆی گرژیەکانی ناوچەکەوە بە ڕێگەی وشکانی لە سعودیەوە گەڕانەوە بۆ هەرێمی کوردستان. بەڕێوەبەرایەتی ئەوقافی سلێمانی ئەڵێت سبەی واتای یەکشەمە 22 شوبات لە سنووری پارێزگای سلێمانی دەست ئەکرێت بە دابشکردنی 80,000 دینار قەرەبوو بەسەر حاجیانی ساڵی ڕابردووە. ئاشکراشی کردووە سبەینە حاجیان بۆ وەرگرتنی قەرەبووەکە ئەتوانن سەردانی نووسینگەی حەج و ئەمرەی سلێمانی بکەن. ئەگەر حاجیەک لە دەرەوەی شار بوو ئەتوانێت کەسێکی نزیک ڕاستپێرێت بۆ وەرگرتنەوەی پارەکە بەسەر ینی بەڵگەیەکی فەرمی حاجیەکەی پێبێت. دانا محەممەد بەڕێوەبەری ڕاگەیاندنی فڕۆکەخانەی سلێمانی کە خۆی یەکێک بوو لە حاجیانی ساڵی ڕابردوو
ڕخنە و تێبینی هەیە لە سەرم قەرەبووکردنەوە و بڕی قەرەبووەکە لە پۆستێکە کە لە پێگەی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بڵاوی کردووەتەوە ئەڵێت نرخی یەکسەر فڕۆکە گەڕانەوە و ئەڵێت مانەوەی چەند شەوێک لە هۆتێل و هەردوو شاری مەکە و مەدینە کە وادەی ینی مابوو بۆ گەڕانەوەی حاجیان باسی ئەوەشە کە ئەڵێ خواردنی ئەو چەند ڕۆژەی کە وادەی مابوو بۆ گەڕانەوە دیسان جیاوازی 1,500,000 دینار نرخی ئاسمانی لەگەڵ وشکانی پرسیارەکات ئەڵێ ئەمانەی سەرەوە هەموو یەکاتە 80,000 دینار ئەشڵێ تەنها لە هەرێمی کوردستان 3,491 حاجی کە لە ڕێگەی ئاسمانیەوە گەشتیان کردووە ئەو قەرەبووە وەرئەگرن و ئەو قەرەبووەش بە غەدر لەو حاجیانە ناوەبات. بە هەر حاڵ جیاواز لەم بابەتامێ بچمە لای نرخی هەڵوژە میوەیەکی بەهاریە بەڵام بەرزی نرخەکەی لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بۆ چوونی جیاوازی لە نێوان هاوڵاتیان دروست کردووە بە جۆرێکە نرخی 1 کیلۆ هەڵوژە بە 500 دلارە. بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی لە سلێمانی ئەڵێت لەم وەرزەیە بەرهەمەکە دەگمەنە نرخەکەی نرخێکی کاتیە بەڵام سەرجەم سەوزە و میوەکانی تر نرخەکەیان جێگیرە. دەنکی بە 10,000 و کیلۆی بە 500 دلارە. ئەمە نرخی زێڕوزی نییە. نرخی نۆبەرەی هەڵوژەی ترشی ئەم ساڵە بەهۆی بەرزی نرخەکەیەوە دوو بۆ چوون و خواستی جیاوازی لای هاوڵاتیان دروست کردووە و بەشێکیان لە بەرخواستیان بۆ بەرهەمەکە گرنگی بە بەرزی نرخەکەی نادەن. گرانی نرخەکەش بەهۆی هاوردەکردنیەوەیەتی لە دەرەوەی وڵات و پێنەگەشتنی بەرهەمی ناوخۆی هەڵوژەیە لەم وەرزەدا. هەڵوژەی سەوز هەموو ساڵێک کە دێتە بازار یەکەم جار نۆبەرەکەی نرخی بۆ شێوازە هەر بەرزە. بەس ئەم ساڵ بۆ یەکەم ساڵە لە هەرێمی کوردستان و عێراقا بەم شێوازە نرخەکەی بەرز بێت. دوو هۆکار هەیە. یەکەمیان ئەوەیە کە بەدەل لە وادەی خۆی هاتووە یعنی زووتر هاتووە ئەمە یەکیان دووش ئێمە داوای قیاسە گەورەکەمان کردووە ساڵان هات تۆزی قیاسەکەی ورتر بوو بەڕاستی دەنگەکەی بچووکتر بوو قیاسی 1 2 3 4 5 ئەمە یەکسەر کلاس 5مان داوا کردووە کلاس 5 هەڵوژەیە کە تەواو گەورەترە و ترشترە و ئاودارترە تەمان سعرەکەی گرانترە. ئێرە ناوبازاری سلێمانیە ئەو شوێنەی هەموو پێویستێکی ڕۆژانەی هاوڵاتیانی تێدا دەست دەکەوێت بەڵام هێشتا بە تەواوی هەڵوژە تێدا ناکەوێتە بەرچاو. هاوڵاتێکیش لەسەر بەرزی نرخی هەڵوژە دەڵێت ماڵ هەیە نان نییە بیخوات کەسانی واشان 500 دلار دەدەن بە 1 کیلۆ هەڵوژە. توخواوە حاڵەوە میلەتیایە هیوا هەیە نان نییە بیخوایی واژێ 500 دلارە بە کیلوی هەڵوژە ئەجا بابیە بە 5 بەخیر خوادەی خۆشەوی. ئەو کەسانەی دەوڵەمەند و پارە زۆرن بۆ ناو بۆی ئیدعاە بڵێن فلانکەس ئەوەنە دەوڵەمەندە کیلوی هەڵوژەی کڕیوە بە 500 دلار ئێنە هەڵوژە خۆی کیلوی بەخوا 2 کیلوی هەزارەکە. چاودێری بازرگانی سلێمانیش دەڵێت لە مۆرزەدا بەرهەمەکە وەک بەرهەمێکی دەگمەن سیر دەکرێت و گرانیەکەی بۆ ماوەیەکی کاتیە بەڵام سەرجەم سەوزە و میوەکانی دیکە کە پێویستی ڕۆژانەی هاوڵاتیانە نرخیان لەژێر چاودێریدایە. بەنسبەت ئەو سەوزە و ئەو بابەتانیکە کە بەهارن و لە پێش وەختی خۆیانە ئەگەنە وڵاتی ئێمە ئەمانە ئێمە و کەمالیات تەماشایەکە یان شتێکی ئەساسیاتی ڕۆژانی مرۆڤ نییە مرۆڤ نێخوا هیچ شتێکی لێ بەسەر نایە چکە فەسڵەکەی لە پێشایە بە تام و چێژێکی تایبەتی خۆی ئەگاتە دەستی ینی خۆی لە وڵاتەکەی خۆیان ئەم بەرهەمانە هەیە ئەتوانێت تام بکرێت چێژ بگرێ و بە نرخێکی زۆر کەمتر کەوانی کە لێسا لە بازارە کە سەری خیاڵی لێ داواکەن بۆیە ئێمە ئەو مەوادە سەوزە و تەڕانی کە پێویستە بە ژیانی هاوڵاتیەوە بەڵێ لە شێت کۆنتڕۆل و چاودێری ئێمەیە ڕۆژانە نرخ وەرەی دێ. لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی بەهار و دەرکەوتنی بەرهەمە جیاوازەکان خواستی جیاواز بۆ ئەو بەرهەمانە دروست دەبێت هەندێک جار بەهۆی ئەوەی زووتر بەرهەمەکە دەهێنرێتە بازارەوە بە نرخێکی زۆر دەفرۆشرێت کە لە توانای زۆرینەی هاوڵاتیاندا نیە بیکڕن. دنیا ماجد کورتسار نیوز سلێمانی. بابچینە ڕۆژاوای کوردستان پارێزگاری حەسەکە ئەڵێت ڕۆژی یەکشەممە هەموو ئەو ڕێگانە ئەکرێنەوە کە حەسەکە بە شارەکانی ترەوە ئەبەستێتەوە ئەم ڕۆژ وەفدێکی سووریا سەردانی فڕۆکەخانی قامیشلو ئەکات. نورەدین ئەحمەد پارێزگاری حەسەکە ئەڵێت پابندن با جێبەجێکردنی پاکێجێک لە ڕێوشوێنەکان بە ئامانجی بەرزکردنەوەی سەقامگیری و ئاسانکاری بۆ کاروباری هاوڵاتیان لە بوارە جیاجیاکانە لەو چوارچێوەیەشە ڕۆژی یەکشەممە هەموو ڕێگاکان کە حەسەکە بە شارەکانی ترۆ ئەبەستێتەوە ئەکرێنەوە وتیشی لە چوارچێوەی هەوڵەکان بۆ کردنەوەی فڕۆکەخانی قامیشلو ئەمڕۆ وەفدێکی تەکنیکی دیمەشق ئەگاتە ناو ئەو شارە و لیژنەیەکی تایبەتمەندیش لە پارێزگای حەسەکە سەرپەرشتی پرۆسە یەکگرتنەوە ئەکات لە ناو دامەزراوەی گشتی بازرگانی دانەوێڵە و گەڕانەوەی فەرمانبەرانی دەرکراو بۆ پۆستەکانیان بەپێی ڕێکارە یاساییەکان.
باشە باڕاستە خۆ لە ڕێگەی شاشی کورسان نیوزۆ بچینە حەسەکە لەوێ پەیام نێرمان مهند ئیبراهیم زانیاری زیاترماناتە دەربارەی بارودۆخی بازار و بازرگانیکردن لە حەسەکە. مهند سڵاوت لێبێ، پێمان بڵێ بارودۆخەکە چۆنە ئاسایی بووتەوە؟ سلااو ev dem û çaxê we hemû bi xêr û selamet bin bi taybet hema di Remezanê beriya Remezanê de tiştek û balansa aborî her wisa balansên em dikarin bêjin bazirganî di Sûriye de çê dike ew e karta ewlekarî karta gotûbêjin siyasî di navbera aliyên siyasî li Sûriye û Rojavayê Kurdistanê ku bi taybet li Sûriye û Rojavayê Kurdistanê hevdemî ew qazgobaşên siyasî hîn jî ku berdewam dike di navbera hese di rêveberiya xweser hikûmeta Sûriye hîna jî karta bazirganî bi taybet aliyê aborî aliyê darayî gelekî binketiye nemaze ku rastî di qonaxa vê dawiyê de jî em dikarin bêjin ew girtina riyan bandor li ser aboriyê kir nemaze ku niha em dikarin bêjin piraniya ewriyên ku diçin û tên parêzgeha hesekê bi taybet xeta Emforê her wisa xeta Serêkaniyê Tiltemir xetê hesekê Reqa Dêrezorê Şedadê Holê ewana hemû girtîne jî bandoreke rastûxa li ser aboriya deverê dike ser karta bazirganî dike ku îro roj ji hemû kestereyên xwarinî wekî dinê jî ku derbasî herêmên Rojavayê Kurdistanê dibe bi taybet ji xeta Başûrê Kurdistanê ve tê ew yek bi taybet niha ji bo em dikarin bêjin başkirina rewşa aboriya deverê ar wisa bijin çûyînê hatina welatiyan jî û başkirina rewşa bazirganî biryar ji aliyê parêzgarê hesekê bi taybet Birêj Nûreddîn Ehmed biryar derket ku riyên serekê ên ku diçûn tên ên parêzgehê bên temvekirin û ew yek jî bandora xwe ya erenî ya guncav li ser aboriya deverê dike ji xwe ji aliyê xwe ve jî bi taybet îro şandeyeke em dikarin bêjin ya teknîkî ji aliyê em dikarin bêjin paytextê jî Dîmeşqê hat ber bi Qamişlo ku yekem geştê an jî yekem belafira ya sivîlî derbasî belafirgeha Qamişlo dibe û civîn li gel rayedarên rêveberiya xweser bi taybet yên ewlekariyê civîn hate kirin ku zûtirîn dem ew belafirgeha Qamişlo tê keve meriyetê û kar de ji bo xizmetguzariya deverê bi taybet geşên ezmanî birêk û pêk di aliyê praktîk de pêk werin jî rast û niha bandora bihaya dolar jî li ser deverê heye ku rastî niha $1 Amerîkî beramber leyreya Sûrî bi qasî hema 12,000 leyre dike ew bandoreke nênî li ser devereke ku bi taybet bêkarî niha li deverê çêbûye hevdemî wê jî ku bi taybet gelek karmendên nava rêveberiya xweser pirsyara wan ew e dê siberoja wan di nava xebatên entegrasyona wan saziyên bi hikûmetê wê çawa be ku bi taybet şert û merc û micyarên qebûlkirin pesendkirina wan karmendan navê saziyên hikûmetê jî de heye nemaze ew e bawernameye şehadene xwendina asta xwendinê asta zanebûnê ye ew hemû dê bi rastî şert û mercin ji bo qebûlkirina wan karmendan di nava saziyên hikûmetê piştî entegrasyona saziyên rêveberiya xweser li nava em dikarin bêjin saziyên hikûmetê rast û niha di atmosfera hayî di meha Remezanê de jî bi taybet bihayeke pir rastî ecêb li bazarê heye ku beriya meha Remezanê biha em dikarin bêjin ne ew qas bilind bû lê hema roja yekê ji Remezanê ema tij goşt û mêwa û fêkê û keskayê xwe di ra dest pê bik û heta pêve diçe hemû tiştên xwarinî biha bûne em dikarin bihayeke ji sedî sî serve hatiye ku di wextekê de jî dahatiya welatiyan li deverê eger karmend de mûçeyê wî di navbera $150 Amerîkî eger em dikarin bêjin karker be jî rojaneya wî em dikarin bêjin $5-6 derbas nake ew e di wextekê de ku pêdiviya malbatekê ku neferê xwe şeş heft kes min pêdiviya wan ya mehane derdora $400-500 Amerîkî çimkî li vir em dikarin bêjin enflasyon an jî tadaxum gelekî mezin bûye û bandor li ser aboriya deverê kiriye jî lewra jî rastî rewşeke em dikarin bêjin ya darayî pirxirab niha di deverê em dikarin bêjin heye hevdemî hîn jî ku asoyên çareseriya ya siyasî ya nave saziyan de yan jî di nava em dikarin bêjin şert û mercên karkirina bi entegrasyona di nava hikûmetê hîn bi awayekê giştî di navbera hese de hikûmetê pêk nehatiye lewra jî yanî li kêleka bandora ewlekarî li ser deverê bandora em dikarin bêjin karta darayî sektora em dikarin bêjin ya çandiniyê ji bi bandor hatiye sektora aborî sektora tenduristî hemû jî rastî bandoreke neyînî hatine ku li vir xelk êdî dixwazin ku ev prosesa entegrasyonê di nava hese de hikûmetê bi zûdirîn dem pêk were da ku rastî careke din rewşa jiyanî rewşa darayî û aborî ya xelkê dar careke din vegere asayî li kêleka wê jî îro ji bo em dikarin bêjin asayîkirina rewşa herêmê di aliyê ku gelek girtî hebûn hem ji aliyê hese de ku em dikarin bêjin gelek girtî hebûn li kêleka wê jî hikûmet gelek îsîrên şer jî di destê wan hebû ku heya niha jî xelk doza wê yekê dikin ku
اسيرن الشر هيبا بوري بين بردان لكلك وجي بدهان جنازه شهيدن هسد الشهيدن كردان لقل حكومه حيانها چارنو سوان نديارا او خلق دقادر فوان جنازوان اسيرا بگرين بو كسوكار ومالبات وانجي شكلك اخا ايرو هسد بالطيبت لفارزگاه حسكي بآمدبونا پر روسپین پیکاتن کرد و عرب پنجی و یک گرتی کد گرتی که هن آسایش و هست دبون ادهاتن بردان براستی گلک گاون ارینیج عالی هست و کردان ربابریا خسر روجاوای کردستان به طیبت لحسکه تین آبیتن بنابر یاوی کرد بيجن هرم من دبيجن كو حكومات حيانها قابن جدي برنبري اف قابن كو هسه دابجه او نابجه بردوامي وينها كوبانه دو دور بيچ دي روشا مروبي روشا ابوري روشا جاني لكوبانه گلكي دي جواره اف كيما الكتريك نينا غاز نمايه سوتمني نمايه ارد نمايه بتكو تنه جبو كوبانه وبتري سيسدو شيز گوندن كوبانه بتنه يك خط فرا كوبانه حيانها اكتيفو براستي مترسيل سر روشا جاني وهي يعني قالك هول هنكو اوري او دور بيش بينش كناندن حكومت دبي دور بيش نينا خلقي كواني ريفبريا كواني دبي دور بيش دوام دكم هفدم براستي نها يمكن بيجن بيرو باوريه كجديه خلق روجاواي كردستان في تايبت كردان بحكومت النهات يشوف يوانات بيجن للسر عردي حيانا حكومت راسخه قابن اريني برامبر قابن كوهسه دي كرد بيجن او نابيجن سپاس منەمەوێ شتێک بڵێم دەربارەی مهند بێگومان مهند لە کاتی ئاشتیە یەکێکە لە ڕۆژنامە نووسە پڕزانیاریە وردەکان و لە کاتی شەڕیشە یەکێکە لە ڕۆژنامە نووسە هەرە ئازا و بوێرەکان بیرمان ناچێتەوە کە لە ڕۆژانی بەرخۆدانی ڕۆژاوایە لە هێڵەکانی پێشەوە زۆر بە وردی و بێگومان بە ئەمانەتەوە بەردەوام هەواڵەکانی بۆ ئەگواستینەوە و زۆر بوێرانە کار و چالاکیەکانی خۆیەکە لە ڕۆژاوای کوردستان مهند ماندوو نەبی دەستخۆش مهند ئیبراهیم بوو لە حەسەکە لەگەڵمان بوو بە شوێ ڕاستەوخۆ لە ڕۆژاوی کوردستانەوە چمە باکووری کوردستان تورکیا و بەرهێنان و دۆزینەوەی نەوت لە کێڵگەنەوتیەکانی چیای گابار لە باکووری کوردستان زیاد دەکات بە پێی بەراوردەکانی ژێدەگی نەوتی ئەو کێڵگەیە ئەگاتە زیاتر لە 150 ملیۆن بەرمیل کۆمپانیای تورکیش پێترۆلیۆم بڵاوی کردووەتەوە دەرهێنانی نەوت لە کێڵگەکانی گابار لە 40 بۆ 60,000 بەرمیلەوە گەیەندراوەتە 80,000 بەرمیلی ڕۆژانە و کارکردن بۆ دۆزینەوەی نەوت و زیادکردنی دەرهێنانی نەوت لەو کێڵگانە بەردەوامە بێت نزیکەی 9 کێڵگەی نەوت و زیاتر لە 30 یەکەی هەڵکەندنی بیری نەوت لە چیای گابار هەیە کە ئەکەوێتە پارێزگای شرناخ لە باکووری کوردستان ڕەجەب تەیب ئەردوغان سەرۆک کۆماری تورکیا ئەڵێت ئامانجیانە ئاستی بەرهەمهێنانی نەوت لە کێڵگەنەوتیەکانی گابار بۆ 120,000 بەرمیلی ڕۆژانە بەرز بکرێتەوە تورکیا ساڵانێکی زۆرە دەیان بیری نەوتی لە ناوچەکانی باکووری کوردستان لێداوە ساڵی 2022 یەکێک لە 10 باشترین بیرەنەوتەکان لە ناوچەکانی چیای گابار بووە کە کۆی گشتی داهاتەکەی بە 12 ملیار دلار خەمڵێنراوە. کە باس لە هەڕەشەی جەنگ لە ناوچەکە و پێکدادانی سەربازی دێتە ئاراوە یەکەم نیگەرانی لای وڵاتانی هەناردەکاری نەوت گەروی هورمزە بەهۆی ئەوەی عێراق سەدانەوەدی نەوتەکەی لە ڕێگەی گەروی هورمزەوە هەناردە ئەکات و هیچ ڕێڕەوێکی جێگرەوەی ترینە لە ئەگەری داخرانی گەروەکە تەنانەت ئەگەر زۆر درێژ خایانیش نەبێت و تەنها یەک مانگ بخایەنێت گورزی گەورە بەر ئابووری عێراقەکەوێت. هەر کات ئاڵۆزەکان لە نێوان ئەمریکا و ئێران دەگەنە ئاستی هەڕەشەی جەنگ و بەریەکەوتنی سەربازی سەرنجی ئابووری ناسان و سیاسەتوانان بە تایبەتی لە وڵاتانی ئابووریەکەیان لە ئاستێکی بەرزدا پشتی بە نەوت بەستووە دەچێتە سەرگەروی هورمز کە لە ئێستادا ئیتر تەنها ڕێڕێوێکی ئاوی نییە بووە با کارتێکی فشار لە دانوستانەکاندا گەروی هورمزێک لە سەرچواری بازرگانی نەوتی جیهان لەخۆ دەگرێت بەو پێی ڕۆژانە نزیکەی 20 میلیۆن بەرمیل نەوت لەو ڕێڕەوە دەڕوات و نزیکەی لە سەدا 11 بازرگانی کاڵای جیهانیش پشتی پێدەبەستێت ئەوەش دەری دەخات کە دروستبوونی ئاستەنگ لە کاروباری ئەو ڕێڕەوە شۆکی خێرا لە بازاڕەکان نرخی نەوت تێچووی دڵنیایی و تێچووی کەشتیەکان دروست دەکات هەرچەندە لە ئێستادا جموجۆڵی نەوت هەڵگرە بەلاحەکان و کەشتیەکان ئاساییە بەڵام هێشتا بەهۆی پێشبینیەکان بۆ تێکچوونی بارودۆخەکە مەترسی لەسەرە پێدەچێت بەرپرسانی عێراق زیاتر لە هەموو وڵاتێکی تر لە ناوچەکەدا نیگەرانی دروستبوونی ئاستەنگ بن لە گەروی هورمز لەبەر ئەوەی با پێچەوانی وڵاتانی دیکە کە ڕێڕەوی جێگرەوەیان هەیە عێراق بە تەواوەتی بۆ هەناردا پشتی بە باشوور و کەنداوی عەرەبی و گەروی هورمز بەستووە. نەبیل مەرسومی پسپۆری ئابووری بە ئاماژە هۆکاری نیگەرانەکانی خستۆتە ڕوو دەڵێت ئەگەر گەروی هورمز دابخرێت هەناردی عێراق لە ڕێگەی باشوور و دەریاوە ڕادەگیرێت و بۆ هۆیشەوە هەناردەی ڕۆژانە 3.4 میلیۆن بەرمیل
بۆ ڕۆژانە تەنها 210,000 بەرمیل دادەبەسێت کە لەو بڕۆژ 200,000 بەرمیلی لە ڕێگەی بەندەری جەیهانی تورکیا و 10,000 بەرمیلیشی لە ڕێگەی تەنکەرەوە بۆ ئوردون هەناردە دەکرێت. واتە ئەگەر داخرانی گەروەکە نرخی نەوت بۆ 150 دۆلاریش بەرز بکاتەوە. لەبەر ئەوەی عێراق ڕێڕەوێکی جێگرەوەی نییە بۆ هەناردا داهاتەکەی لە مانگانە 7 ملیار دۆلارەوە بۆ کەمتر لا 1 ملیار دۆلار دادەبەزێت کە ئەوەش تەنها لە سەدا چواردەی موچاپڕ دەکاتەوە. پسپۆرەکی نۆت و وزەش لەو بارەیەوە دەڵێت عێراق بۆ لە سەدا 90 هەناردەی نۆتەکەی پشت بە گەروی هورمز دەبەستێت. ئەگەر گەرۆکە تەنها 1 مانگدا بخرێت زیاتر لە 6 ملیار دۆلار زیان بەر عێراق دەکەوێت کە نزیکەی لە سەدا 90 داهاتەکەیەتی. باوەتایەکی دیکە لەوانەیە نرخی نەوت بەرزبوونەوە تۆمار بکات بەڵام بەهۆی نەبوونی ڕێڕەوی جێگرەوە عێراق لی سوودمە نابێت لەبەر ئەوە داهات یەکسان نابێت نرخی نەوت جاران قەبارەی هەناردا بەڵام کە هەناردا لە ئاسی بەرچاودا کەمی کرد بەرزبوونەوەی نرخەکە داهات بەرز ناکاتەوە. ئەکسیوس دەڵێت ئەگەری زۆرە لە داهاتووکی نزیکدا ئەمریکا هێرشی بەفراوام بکاتە سەر ئێران و لەگەڵ هەموو بەرزبوونەوەیەک بۆ ئەگەری دروستبوونی ئاستەنگ لە گەروی هورمز سێبەری مەترسی زیاتر باڵ بەسەر داهات و ئابووری عێراقدا دەکێشێت. پشکی کۆمپانیەکانی هێڵە ئاسمانیەکان زیادی کردووە بەهای بازاڕیان بۆ 447 ملیار و 220 میلیۆن دۆلار بەرز بووەتەوە. پشکی کۆمپانیای دڵتا ئێرلاین و یونایتد ئێرلاینز و تورکیش ئێرلاینز نزیکەی لە 3 و ڕایان ئێر 5 بەرز بووەتەوە. سەرڕای بەرزبوونەوەی مەترسی هێرشی ئەمریکا بۆ سەر ئێران بە تایبەتی لە دوای لێدوانەکانی ترامپ لە ڕۆژی ڕابردووە بەڵام پشکی کۆمپانیاکانی هێڵە ئاسمانیەکان بە کاردانەوەی ڕەتکردنەوەی باجە گومرگیەکانی ترامپ لەلایەن دادگای باڵای ئەمریکاوە بەرز بووەتەوە پێشبینی ئەکرێت لە ئەگەری بەرزبوونەوەی ئەگەرەکان بۆ هێرشی ئەمریکا بۆ سەر ئێران نرخی نەوت بەرزبوونەوەی زیاتر تۆمار بکات ئەوە شتێکی گەشتەکان بەرزەکاتەوە زیان بە داهاتی کۆمپانیاکانی ئەو بوارە ئەگەیەنێت. شارەزایەکی فڕۆکەوانی ئەڵێت هەر گۆڕینێکی ئاراستا لە هێڵە ئاسمانیەکان تێچوەکەی 6,000 بۆ 7,500 دۆلارە بە پێی خەمڵاندنەکان لە جەنگی 12 ڕۆژەی نێوان ئێران و ئیسرائیل نزیکەی 10 بۆ 20 ملیار دۆلار زیان بە پشکی کۆمپانیاکانی هێڵە ئاسمانیەکان گەیشتووە. تورکیا ئەڵێت ئەوێت قەبارەی بازرگانی لەگەڵ ڕووسیا بۆ 100 ملیار دۆلار بەرز بکاتەوە. وەزیری بازرگانی تورکیا لەگەڵ جێگری سەرۆکوەزیرانی ڕووسیا کۆبووەوە ڕایگەیاند کە کۆبوونەوەیەکی بەرهەمداریان لەگەڵ ئەلکساندەر ئۆڤاگ و وەفدی یاوەری ئەنجام داوە تیایدا باس لە بەهێزکردنی پەیوەندیە بازرگانیەکانی نێوان هەردوو لا کراوە. ئەمەر پۆڵات ئەڵێت لە کۆبوونەوەکەیە ئەو هەنگاوانە باس کراوە کە ئەبێتە هۆی بەرزکردنەوەی کاری هاوبەش و پەیوەندیە بازرگانیەکان بە ئامانجی گەیشتن بە قەبارەی بازرگانی 100 ملیار دۆلار بەهێزترەکات. یانوی ئەم هەواڵەوە بەرزکردنەوەی پەیوەندیە بازرگانیەکان و پتەوکردنی پەیوەندە بازرگانیەکان لە نێوان تورکیا و ڕووسیامەوە لێرە باسێکی پەیوەندی ئەو دوو وڵاتە بکەم لە ڕووی بازرگانیەوە باسی ئاڵوگۆڕ هەناردە و هاوردە بکەم لە نێوانیانەوە ئەو کاڵانە کە بە یەکتری ئەفرۆشن. قەبارەی بازرگانی نێوان تورکیا و ڕووسیا ساڵی 2025 واتە ساڵی ڕابردوو 49 ملیار و 100 میلیۆن دۆلار بووە، ساڵی 2024 52 ملیار و 600 میلیۆن دۆلار بووە و ئامانجیانە وەکو لە هەواڵەکە شاوتم لە دوای ئەم کۆبوونەوەیە و تویانە بەنیازم بیگەێنن بە 100 ملیار دۆلار. بابزین هەل لەم بارەیەوە چیمان هەیە هەناردەی تورکیا بۆ ڕووسیا ئەوەی کە تورکیا بە ڕووسیای ئەفرۆشێت ساڵی 2025 6 ملیار و 700 میلیۆن دۆلار بۆ ساڵی 2024 زیاتر بووە 8 ملیار و 500 میلیۆن دۆلار و بە ڕێژەی 121.5 دابەزیوە. دابەزینەکەی بەرچاو بۆ ڕەنگەیەکێک لە هۆکارەکانی ئەو سزایانە بێ کە وڵاتانی ڕۆژاوایی بە تایبەتی ئەوروپا و ئەمریکا بەسەر ڕووسیا سەپاندویانە لە بەرەوەی کە ڕێگری بکەن لە بەردەوامبوونی جەنگی ڕووسیا و ئوکراین کەوەش کاریگەری هەبووە لەسەر قەبارەی بازرگانی نێوان تورکیا و ڕووسیا. هاوردەی تورکیاژ لە ڕووسیاوە ساڵی 2025 42 ملیار و 400 میلیۆن دۆلار بۆ 2024 40 ملیار و 800 میلیۆن دۆلار بووە و لە 3.7 جیاوازی نێوان ئەو
2 ساڵا و بەرزبوونەوەی تۆمار کردووە. هەناردەی تورکیا بۆ رووسیا ئەوەی کە تورکیا بە رووسیای ئەفرۆشە زیاتر ئامێری کارەباییە بە قەبارەی فرۆشتنەکەی قەبارەی هەناردەکەی 734 ملیۆن دۆلارە. میوە و چەرەسات بە بەهای 392 ملیۆن دلار بە رووسیا ئەفرۆشێت. پلاستیک بە بەهای 291 ملیۆن دلار. خواردنە دەریاییەکان لە ڕیزبەندی چوارەمان بە بەهای 231 ملیۆن دلار و ئۆتۆمبیلیش کە لە ڕیزبەندی پێنجەمای بە بەهای 165 ملیۆن دلارەمانە. ئەو شتانن کە تورکیا بۆ رووسیای ئەنێرێتەوە. بە پێچەوانەوە ئەوەی کە رووسیا بۆ تورکیای ئەنێرێت و پێی ئەفرۆشێت یەکەمیان سوتەمەنی کانزایی و نەوتە. ئەمە ئەو کەرتەیەکە لەلایەن ئەمریکا و ئەوروپاوە سزای لەسرە بە 18 ملیار و 200 ملیۆن دلار لە ماوەی ساڵێکە هەناردەی کردووە بۆ تورکیا. بەرهەمی پۆڵا کە بە بەهای 1 ملیار و 900 ملیۆن دلاری هەناردە کردووە بۆ تورکیا. مس و دروستکراوەکانی و مس و ئەو بەرهەمانە کە لە مس دروست ئەکرێن کە قەبارەی هەناردەی رووسیا بۆ تورکیا 847 ملیۆن دلار بووە و ئەلمنیۆم و دروستکراوەکانیشی کە قەبارەی هەناردەی رووسیا بۆ تورکیا 683 ملیۆن دلار بووە. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی ئەم بابەتە. بەڵام بمەوێ هەر لە تورکیا بمێنمەوە و باسی بەرهەمی چاتان بۆ بکەم. هەناردەی چا لە تورکیا 166 بەرز بووەتەوە بەهای فرۆشتنەکەی گەیشتوتە زیاتر لە 2 ملیۆن دلار. بەپێی داتاکان تورکیا لە مانگی یەکی ئەم ساڵە 267 تۆن چای بە 51 وڵات فرۆشتووە کە بەراورد بە ساڵی ڕابردوو لە هەمان کاتە کە 208 تۆن بووە 128 بەرز بووەتەوە. بۆ مانگی یەکیش تورکیا بە بەهای 2 ملیۆن و 100 هزار دلار چای فرۆشتووە کە بەراورد بە ساڵی ڕابردوو 166 زیادی کردووە کە لە ساڵی ڕابردووە 1 ملیۆن و 260 هزار دلار بووە قەبارەی فرۆشتنەکەی. ئەو بڕا بەرزترین ئاستی فرۆشتن بووە کە تۆمار کراوە. بەڵام ئەم ساڵ دووبارە بەرزبوونەوەی تۆمار کردو بەرزبوونەوەی بخۆی بینیوە. ئەو وڵاتانی زۆرترین چایان لە تورکیاوە هاوردە کردووە بریتین لە بەریتانیا کە بە بەهای زیاتر لە 890 هزار دلار ئەو بەرهەمەی کڕیوە. لە دوای ئەویش ئەڵمانیا و ئەمریکا ڕیزبەندی 2 سێیان گرتووە. زیاتر لە 170 خواستی زیو بەهۆی بەکارهێنانیەتی لە دروستکردنی سۆلار پانەڵەکان. دوای ئەوەی زیو بەرزبوونەوەی زۆری تۆمار کرد ئێستا بەرهەمهێنەرانی سۆلار پانەڵەکان بیر لەوە ئەکەنەوە کە مس بکەن بە جێگرەوەی زیو. بەڵام هەندێک لە پسپۆڕانیش پێیان وایە ئەو گۆڕانکاریە لە پیشەسازیەکەیە ئاسان نابێت. دوای ئەوەی نرخی زیو لە ماوەی ساڵی ڕابردوودا بە ڕێژەی لە 130 بەرزبوونەوەی بەخۆوە بینی بەرهەمهێنەرانی سۆلار پانێڵەکان لە هەوڵدان مس بکەن بە جێگرەوەی زیو. ڕاوێژکاری باڵای بازرگانی وزەی خۆر لە کۆمپانیا جێکێڕینی بۆڵ لەم بارەیەوە دەڵێ زیو هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی نرخی سۆلار پانێڵەکانە جەختیشی لەوە کردەوە کە لە مانگی دوانزەی ڕابردوودا نرخی ئەو پانێڵانە لە 107 بۆ لە 115 بەرز بۆتەوە. زیو مادەی سەرەکیە بۆ پانێڵەکانی وزەی خۆر و لە 130 تێچوەکانی بەهۆی نرخی زیوەوەیە. لە درێژەی ئەو بەرزبوونەوەی زیو لە ماوەی ساڵی 2025دا بەخۆیەوە بینی مانگی یەکی ئەم ساڵیش ئاستی پێوانەیی 121 دلار و 64 سنتی تۆمار کرد بۆ هەر ئۆنسەیەک بەڵام دواتر بۆ 77 دلار دابەزی. ساڵی ڕابردوو پیشەسازی سۆلار پانێڵ نزیکەی 196 ملیۆن ئۆنسەی زیوی بەکارهێناوە کە لە 170 خواستی جیهان پێک دەهێنێ واتە 1 لەسەر 5 بەکارهێنانی زیوی جیهان. دوای ئەوەی نرخی 1 تۆن زیو بۆ 2 ملیۆن و 500 هزار دلار بەرز بووە بەرهەمهێنەرانی سۆلار پانێڵەکان زیاتر لە هەمیشە بیریان لەوە کردەوە کە بە خێرایی مس بکەن بە جێگرەوەی زیو. هەندێک لە کۆمپانیەکان ڕایان گەیاندووە کە بەرەو پێشچوونی بەرچاویان بەخۆوە بینیوە لە بەکارهێنانی مس لە جیاتی زیو. چالاکانی پیشەسازیەکەش دەڵێن چاوەڕێ دەکەن ئەم ساڵ گۆڕانکاری گەورە لە پیشەسازیەکەدا ڕوو بدات و بەرهەمهێنەران زیاتر بەرەو ئاراستی بەکارهێنانی مس بچن لە دروستکردنی سۆلار پانێڵەکاندا و بەو شێوەیەش تێچوەکانیان لە ئاستێکی بەرچاودا کەم بکەنەوە. دەوترێ ئەو گۆڕانکاریانە ساڵانە 15 میلیارد دلار تێچوەکان کەم دەکاتەوە هەرچەندە هەندێک لە پسپۆڕان پێیان وایە بەکارهێنانی مز لە جیاتی زیو لە پیشەسازی وزەی خاوێندا کارێکی ئاسان نابێت. هەواڵابووریەکانم پێشکەشکردن سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.